تراکی پێنجەم لاپەڕە 69 پورە فەتحیەم و مێردەکەی هاتن بۆ سەردانمان. دایکم بە گەرمی و پەرۆشیەوە پێشوازی لە پورم کرد و ئەم لاو ئەو لای ماچ کرد. پوریشم یەک لە دوای یەک ماچی کردین. دایکم چووە ژوورەوە تاڕێکی بخات بۆ میوانەکان و بانگی باپیرمی کرد. مامە وەرە میوانمان هاتووە. باپیرم لە ژوورەکەی هاتە دەر و سڵاوی لە مێردی پورم کرد کە سەبەتەیەکی بەدەستەوە بوو، چەند کیسێکی تێدا بوو دای بەدەستی دایکمەوە. فاتیمە چای ئامادە کرد. دوای چای خواردنەوە مێردی پورم مۆڵەتی خواست بڕوات بۆ ماڵی خاڵۆم. پورم لای ئێمە دەمێنێتەوە و سبەینێ دێت بە شوێنی دادەیباتەوە. باپیرم هەوڵیدا ئەوی شەو لای ئێمە بمێنێتەوە. پۆزشی هێنایەوە وتی هەندێک کاری هەیە دەبێت ئەنجامیان بدات. باپیرم و دایکم و پورم بۆ خواحافیزی تا دەرکەی حەوشە لەگەڵی ڕۆیشتن. پاشان باپیرم گەڕایەوە ژوورەکەی. دایکم و پوریشم هاتنەوە بۆ ژوورەکەمان و لە دەوریان کۆبووینەوە. دایکم سەبەتەکەی هێنا و دەستی کرد بە دەرهێنانی ئەوەی تێیدا بوو. یەکێک لە کیسەکان سێوی سووری گەورەی تێدا بوو. لەو شێوەیەمان نەبینی بوو. دیارە تامیشیمان نەکردووە. پێشتر بە درێژایی تەمەنم تەنیا 2 یان 3 جار سێوم خواردبوو. ئەوانیش لەو جۆرە نەبوون. کیسێکی تر میوەیەکی تێدا بوو. تا ئەو کاتە نەمدەزانی ناوی چییە. کاتە گەورە بووم زانیم ئەوە قۆخە. کیسەی سێەم چەند پارچەیەک شیری وشکی تێدا بوو. دایکم سەیری پورمی کرد و وتی فەتحیە پێویستی بەو هەموو زەحمەتە نەدەکرد. پورم فرمێسک لە چاوی هاتە خوارەوە وتی خۆزگە لە توانامدا دەبوو وەک پێویست هاوکاریت بکەم خوشکی ئازیزم. پاشان وتی سوپاس بۆخوا باری دارایی مێردەکەم باشە. دایکم میوەکانی برد و ڕۆیشت و پاش کەمێک هاتەوە شۆردبوونیەوە. پاشان نیوەی سێو و قۆخەکەی دا بە مەحموود تا بیبات بۆ ژوورەکەی باپیرم و ئامۆزاکانم. پورم و دایکم تا درەنگانێکی شەو پێکەوە قسەیان کرد. ئێمەش لە دەوریان بووین و زۆر دڵمان بە هاتنی پوری خۆشەویستمان خۆش بوو. عەبدولفەتاحی مێردی پورم چوو بۆ ماڵی خاڵۆم. شەو لەوێ مابووەوە لەبارەی ڕەوشی ناوچەی خەلیل و شار و شارۆچکەکانی دەوروبەری قسەی بۆ کردبوو. عەبدولفەتاح پێش چەند ساڵێک خوێندنی دواناوەندی تەواو کردبوو. دەستی کردبوو بە یارمەتیدانی باوکی لە کاروباری کشت و کاڵ و بەخێوکردنی مەڕ و ماڵاتدا و بیری لەوە دەکردەوە بۆ خوێندن ڕوو بکاتە زانکۆ یەکێک لە وڵاتە عەرەبیەکان لە ئوردن یان سعودیا. خاڵۆم لەبارەی حاڵی خەباتکاران و تێکۆشەران و ئاستی بژێوی خەڵک و ئامادەسازیان و گیانی معنەویانەوە لەو 3 ساڵەی داگیرکاری جوولەکەدا پرسیاری لێ دەکرد. لە سەروەختی داگیرکردنی شاری خەلیل دوای چەند ڕۆژێکی کەم ژمارەیەکی زۆر گەشتیار بۆ سەردانی حەرەمی ئیبراهیمی سەردانی خەلیلیان دەکرد. جوولەکە لەو باوەڕەدان مافێکی مێژوویان هەیە لەو شوێنەدا. ئەمەش بوارێکی بۆ بژانەوەی ئابووری شارەکە ڕەخساند. زۆرێک لە بازرگانانی شارەکە ئەو دەرفەتیان قۆستەوە و دەستیان کرد بە خستنە ڕووی کاڵاکانیان بۆ گەشتیاران و هەرچیان هەبوایە بە بەرزترین نرخ پێیان دەفرۆشتن. تەنانەت بەڕوویان پێفرۆشت بوون. بیانیەکان باوەڕیان وابوو بەڕوو لە شارەکەی ئیبراهیمدا سەلامی خۆی لەسەر بێت پیرۆزە. کارەکە لەو ڕادەیەدا نەوەستا. بەڵکو و جوولەکەکان دەهاتن بۆ شاری خەلیل تا پێداویستیەکانیان بکڕن. چەندان شتیان لە بازاڕ و دوکانەکانی شارەکە دەکڕی. ئەمە ژوای کردبوو بژانەوەیکی ڕاستەقینە لە شارەکە و ئاستی ئابووریدا ڕوو بدات. تێبینی ئەوە کرابوو سەربازانی داگیرکەر زۆر تێکەڵی خەڵکی نابن. وا دیارە ئەوە لەسەر ڕاستپاردەی شێخ جەعبەری سەرۆکی شارەوانی بوو کە سەرانی جوولەکە پاش داگیرکردنی شارەکە لەگەڵی کۆبوونەوە و ئەویش داوای لێ کردبوون سەربازەکان دەستدرێژی نەکەنە سەر ماڵ و ناموسی خەڵک. ئەو سەرکردانە و لە سەروی هەمویانەوە موشێدیان لە گرنگی ئەوە تێگەیشت بوون. بۆیە مکوڕ بوون لەسەر جێبەجێکردنی ئامۆژگاریەکەی. هەر بۆیە تێکەڵبوونی سەربازەکان لەگەڵ خەڵک زۆر کەم بوو. خەڵکی هێشتا لە شۆکی نسکۆ و شکستەکە بە ئاگا نەهاتبوونەوە. ڕۆژێکی مەترسیدار لە داگیرکەر و جوولەکە باڵی بەسەر زۆربەی خەڵکدا کێشا بوو. بە جۆرێک جوولەکە بە تەنیا بە شارەکەدا دەگەڕا. کەسی نەدەبینی ڕێی لێ بگرێت یان بیر لەوە بکاتەوە دەستدرێژی بکاتە سەر. خۆ ئەگەر خەڵکەکە بیان زانیایە کەس هەیە وا بیر بکاتەوە ئەوە لە ترساندا ڕێگریان لێ دەکرد. بەڵام ناوبەناو هەندێک ڕوبەڕووبوونەوە هەبوون.
جاروباریش کە ماوەی نێوانیان زۆر بوو، ڕووداوی تەقەکردن یان فڕێدانی بۆمبی دەستی بۆ مەفرەسەکانی داگیرکار لە کەناری شارەکە یان لە یەکێک لە گوند و شارۆچکەکانی دەوروبەری ڕوویان دەدا، ئەگەرچی چەندان گوند و ناوچە هەبوون کە بە درێژایی کات هێزەکانی داگیرکار نەچوو بوونە ناوی، چەندین مجاهید هەبوون لە ئەشکەوتی چیاکاندا دەژیان کە ڕووبەرێکی زۆری لەژێر چیاکەدا هەبوو، ناو بەناو دەهاتنە دەرەوە و هێرشیان دەکردە سەر مەفرەزەکانی داگیرکەر و برینداریان دەکردن، زۆر بەدەگمەن لێیان دەکوژرا. پاشان جارێکی دی پەنایان بۆ شاخەکان دەبردەوە کە هێزەکانی داگیرکەر نەیان دەتوانی و بوێری ئەویان نەبوو بڕۆنە ئەو شوێنە سەختانەوە کە هیچیشیان لەبارەیانەوە نەدەزانیم. بەناوبانگترین خەباتکاریشیان پیاوێک بوو بە ناوی ئەبوو شەرار، مجاهیدێک بوو خەوی لە چاوی سەربازانی جوولەکەی ئەو ناوچەیە تاراندبوو. بزوتنەوەی فەتح هەوڵی دەدا دەستپێکردنی بەرەنگاری لە شارەکە و دەوروبەریدا ڕێک بخات، بەڵام سەرکەوتن لەو ناوچەیەدا زۆر سەخت بوو. بە جۆرێک داگیرکەران هەڵدەستان بە دەستگیرکردنی هەر دەستەیەک هەوڵی بەرەنگاربوونەوە بدات یان لە سەرەتای بەرەنگاربوونەوەدا بێت. هێشتا سەرکەوتوو نەبوو لە وەستان لەسەر پێی خۆی. لەوانەیە سەرقەڵبوونی خەڵک بە کاروباری ژیانیان و بەرهەمی ئابووری و ئاسوی سەرکەوتن لە کاردا ببێتە ڕێگر لەوەی بەرەنگاربوونەوە سەرکەوتوو بێت لەو ناوچەیەدا و نەبێتە دیاردێکی دیار و باو تێیدا. بەڵام جوڵانەوەی ناڕەزایەتی سیاسی لە شارەکەدا دەستی پێکرد کە لەلایەن ئەندامانی لایەنگری بزوتنەوەی فەتحەوە ڕێک دەخرا، بە تایبەت لە نێو قوتابیاندا. هەروەها هەوڵی دەستپێکردنی کار لەلایەن بەرەی میلیەوە هەبوو. لەبەر سەرنەکەوتنی ڕۆن لە بواری بەرەنگاربوونەوەدا چالاکیەکان زیاتر خۆی لە کاری سیاسی و میلی و هەندێک چالاکی کۆمەڵایەتیدا دەبینیەوە. خاڵم بە پەرۆشەوە گوێی گرتبوو لە عەبدولفەتاحی مێردی پورم کە بە دوور و درێژی باسی ڕۆژی ناوچەکەی دەکرد. جاروبار هەندێک پرسیاری لێ دەکرد تا ئاگاداری ورد و درشتی شتەکان بێت و بتوانێت لە جیاوازی گەورەی نێوان ڕەوشی کەناری خۆرئاوا و کەرتی غەزە تێبگات. لە کەرتی غەزە هێزەکانی ڕزگاری خوازی میلی هەڵدەستان بە کۆکردنەوەی ئەفسەر و جەنگاوەرانی سوپای ڕزگاری خوازی فەلەستین کە پاش جەنگی 1967 هەڵوەشێنرابووەوە. هێزەکانی ڕزگاری خواز دەستەی بەرگری هەرە گەورە بوو. لە هەمان کاتدا بەرەنگاربوونەوە بە کۆمەڵێک لە فەتح و بەرەی میلی دەستی پێکرد و ئاستی بەرەنگاربوونەوە لە کەرتی غەزە بە شێوەیەکی گشتی باش بوو. وی ڕای ئەو سەرکەوتنانەی سوپای داگیرکار لە کوشتنی هەندێک لە سەرکردەکانی و چوونە ناوەوەی زیاتری لە ناوچەکە و زانینی نهێنی زیاتری بەدەستی دەهێنا. دوای چەند ڕۆژێک لە چوونەوەی پورم هەواڵێک بە گەڕەکدا بڵاو بووەوە کە کچێکی بەکرێگیرا و کوژراوە و لاشەکەی لە ڕۆژئاوای ناوچەی مەشتا فڕێدراوە. هەمووان بەرەو ئەوێ دەچوون تا لاشەکەی ببینن. کاتێک هەواڵێکی لەو جۆرە بڵاو دەبێتەوە و لاشەکەش لەوێیە، هیچ کەس نەیدەزانی کێ ئەو کچەی کوشتووە. دەنگۆیەک بڵاو بووەوە کە بەکرێگیراوە و بەو هۆیەوە کوژراوە. هیچ کەس بوێری نەدەکرد دەنگی ناڕەزایی بەرز بکاتەوە و لەبارەیەوە پرسیار بکات. بەڵام چپە و قسەڵۆک بڵاو بووبووەوە لە گەڕەکدا کە ئەو کچە بەکرێگیراو نەبووە. چەند کەسێک خۆیان وەک خەباتکار نیشانداوە و خۆشەویستی ئەوانیان لای خەڵک قۆستۆتەوە و فریویان داوە. پاشان دەستدرێژیان کردووەتە سەری. بۆ ئەوەیشی ئابڕوویان نەچێت کوشتویانە و تۆمەتباریان کردووە بەوەی بەکرێگیراوە. هەواڵگری داگیرکار کاری خۆی چەک کردبووەوە بۆ دزەکردنە نێو خەڵکو و قۆستنەوەی خاڵی لاواز و پێویستی و هەژاری. کاری دەکرد بۆ دروستکردنی بەکرێگیراو کە زانیاریان دەست بکەوێت لەبارەی خەباتکاران و جوڵانەوەیان و کێ پەنایان دەدات و کێ هاریکاریان دەکات لە هەر بۆنە و کارێکدا. هێزەکانی داگیرکار هەڵدەستان بە دەستگیرکردنی زۆرێک لە پیاوان و گەنجان و دەیانگواستنەوە بۆ باڵەخانەی سەرا کە بارەگای هەواڵگری لێبوو. لەوێ ژمارەیەکی زۆر لە سەرباز بە شەق و زلا پێشوازیان لێدەکردن و چاویان دەبەستنەوە و ڕوو بە دیوار ڕایان دەگرتن. لە کاتێکدا دەستیان لە پشتەوە بەسترا بووەوە بۆ چەند کاتژمێرێک لە بەردەم باران و سەرمای سەختدا ڕایان دەگرتن. لە سەرماندایان لە ترساندا دەلەرزین. سەربازەکانیش لە پشتیانەوە ڕادەوەستان بەنۆرە و ناوبەناو جێگۆڕکەیان دەکرد. هەر کەس خۆی بدایە بەسەر دیوارەکەدا یان بجوڵایە بەلای ڕاستیان چەپدا پەلاماریان دەدا و لێیان دەدا. چەند ئەفسەرێکی هەواڵگری شینبیت ناوی ئەو کاتەوا بوو لە ژوورێکی ڕووناکی گەرمدا بوون و
یەک پیاوەکانیان بانگ دەکرد، لە کورسیەکانی بەرامبەریان دایان دەنیشاند و پەڕۆی سەرچاویان لا دەبرد و سەدان پرسیاریان لێ دەکرد لەبارەی کارەکەی و شار و کەسوکاری و براکانی، هەرێک لە دراوسەکانی و لەبارەی پیاوانی خەباتکارەوە سەدان جنێ و قسەی ناشرینیان پێدەوت و نەفرەتیان لێ دەکرد. چی لەوە ناشرینترە بە لەهجەیەکی تێکشکاوی زمانەکەی خۆت جنێوت پێ بدرێت؟ هەندێک جار لێشیان دەدان، هەندێک جاریش بە سوکایەتی پێکردن و ترساندن و سەرنجڕاکێشان هەوڵی بەدەستهێنانی هەر زانیاریەکیان دەدا لەبارەی پیاوان، یان ئامادەیی یەکێکیان بۆ هاریکاریکردنیان، یان لەبارەی خاڵی لاواز لە یەکێکی تر بۆ ئەوەی فشاری بخەنە سەر و ناچاری بکەن لە دژی خزم و کەسوکار و خەڵکەکەی هاریکاریان بکات. هەندێک لە پیاوەکان لە بەرامبەر ئەو سەرشۆڕکردنەدا وەخت بوو لە داخاندا شەق ببن، بەڵام چیان پێدەکرا؟ خۆ ئەگەر شتێکیشیان بکردایە لێدان و سەرشۆڕی زیاتر بەشیان دەبوو. هەندێکیان دەیانویست پەلاماریان بدەن، بەڵام دەیانبینی هەردوو دەستیان لە پشتەوە کۆت و بەند کراوە و بەوەش ڕق و کینیان زیاتر دەبوو. هەبوو دەیویست بە باشترین شێوە ئەم ڕۆژە تێبپەڕێنێت و ئەوەی بەسەری دێت بە لەسەرخۆیی بیگوزەرێنێت، نە ئەوە بێت لەگەڵیان بێت و نە ئەوەش بێت لە دژیان بێت، نە لەگەڵ خەباتکاران بێت و نە لە دژیان. تەنیا دەیویست بژی و بژێوی ماڵ و منداڵ و کەسوکاری دابین بکات و هیچی تر. ژمارەیەکی کەم ئامادە بوون خۆیان و خوێنیان هەرزان فرۆش بکەن بۆ داگیرکەران و هەموو ئەو زانیاریانی لایەن بوو لەباری خەبات و خەباتکاران و پیاوانی خەباتگێڕەوە پێیان دەدان و ڕازی دەبوون هاریکاریان بکەن. ڕەوشی بەرگری لە کەرتی غەزە بەهێزتر بوو لە هی کەناری خۆرئاوا، وا دیارە هۆکاری سەرەکی بوونی ئەو کەتیبە جەنگاوەرە بێت کە ناویان نابوو سوپای ڕزگاری فەلەستین و وەک هێزێکی سەربازی سەر بەڕێکخراوی ڕزگاری خوازی فەلەستین دروست کرابوو. وڵاتانی عەرەبی بۆ سوکردنی باری سەرشانیان بەرامبەر کێشەی فەلەستین هەستا بوون بە دروستکردنی لەگەڵ جەنگی 1967دا ئەم سوپایە هەڵوەشایەوە و هەندێک شەهید بوون و زۆری نەشیان کەرتی غەزەیان بەرەو میسر بەجێهێشت یان ناچار کران بڕۆن بۆ ئەوێ. هەندێکیش لە غەزەمانەوە و هێزی ڕزگاری خوازی میلیان دروست کرد کە دەستی بە خەبات کرد. پاشان هەندێک دەستە و شانی بزوتنەوەی فەتح و بەرەی میلی دەست بەکار بوون لە کەرتی غەزە و چالاکیەکانیان دەستی بە زیادبوون دەکرد، بە تایبەت لە خێوەتگەکان. ڕۆژێکیان لە کاتێکدا ئێمە لەسەری بەیانیانی قوتابخانەدا بووین، پشێویەکی گەورە دروست بوو. پاشان گوێمان لە دروشمی بەگیان بە خوێن فیداتین فەلەستین دەبوو بە دەنگی بەرز قوتابی قوتابخانەکان چوونە دەرەوە و لەگەڵ قوتابیانی قوتابخانەکانی دیکە پێک گەیشتن و بووە ئاپۆڕایەکی جەماوەری گەورە و بە دەنگی بەرز دروشمیان دەوتەوە. هەمووان لە خۆشیەکی گەورە و شادێکی زۆردا بوون و ئەو ڕۆژە بوو بە ڕۆژی کەرامە. فیداکارانی فەلەستینی سەرکەوتوو بوون لە بەرەنگاربوونەوەی هێرشی جوولەکە بۆ سەربەری ئوردن. خۆپیشاندان هەموو شەقامەکانی خێوەتگەکەی گرتەوە و دروشم دەوترایەوە و ئاڵا بەرز دەکرایەوە. پاشان لێکجیا بووینەوە و گەڕاینەوە بۆ ماڵەوە. هەستی هەمووان لە ترۆپکی سەربەرزی و شکۆدا بوو. لە پاش نوسکۆی 1967ەوە خەڵکی ڕاهاتبوون ئەو ناوەی لێ بنێن بە گوێری ئەوەی سیستەمی فەرمی عەرەبی ناوی لێنا. ئەمە یەکەم سەرکەوتن بوو بەسەر سوپای داگیرکەردا. ئەو کۆمەڵە خەباتکاری کە لە کەناری ڕۆژهەڵاتی دەریای ئوردن لە ناوچەی کەرامە سەنگەریان گرتبوو، لە ڕێی سنوورەوە دەستیان بە هەندێک چالاکی فیدایی کرد. پاش عەسری ئەو ڕۆژە وەک ڕۆژانی دیکە لەگەڵ باپیرم لە گۆڕەپانەکەی گۆشەی ماڵەکەمان دانیشتبووم. پیاوانی گەڕک لەوێدا کۆ دەبوونەوە و قسەیان بۆ یەکتر دەکرد. هەمویان ئەو ڕۆژە زۆر دڵخۆش بوون و وشەی شۆڕشی فەلەستینی و ناوی بزوتنەوەی ڕزگاری خوازی فەلەستین فەتحیان لەسەر زمان بوو. دیار بوو کە فەتح لە پێشکەوتندا بوو بەرەو پێگەی هەرەسەرەوەی سەرکردایەتی بزوتنەوەی نیشتیمانی فەلەستین و بەرەنگاری فەلەستین لە دژی داگیرکەر. ئەو ڕۆژە گوێم لێ بوو هەندێک لە پیاوەکان دەیانوت مامە ئەوە قسەیەکی ڕاستە کە تەنیا بە گوێدرێژی خۆت دەتوانیت زەوی خۆت بکێڵیت. ئێمە پشتمان بە سوپای وڵاتانی عەرەبی دەبەست و شکستمان هێنا، بۆ یەکەم جار خۆمان جەنگاین و سەرکەوتین، هەرچەندە توانامان کەمە و چەکی پێویستیشمان نییە. پیاوەکان هەمویان پشتگیری قسەکەیان دەکرد. لە ڕۆژانی دواتردا چالاکیە گیانفیداییەکان لە ناو خاکی داگیرکرا و لە ناوچەکانی کەناری خۆرئاوە و غەزە
زیاتر بوو. هەروەک دایکم هەمیشە دەیوت ئیرادەی مەردانە پیا و بە زیندوی دەهێڵێتەوە. هەر بۆیە سەرکەوتنی شەڕی کەرامە دەرونی زۆر کەسی پڕ کرد لە ئومێد و ئامادەسازی. وا دیارە هەواڵگیری داگیرکەر زانیاری پێویستی کۆ کردبووەوە و گەیشتو بۆ ئەو بڕوایەی کە زۆربەی ئەو چالاکیانی لە غەزە ئەنجام دەدرێن سەرچاوەکەیان خێوەتگەی کەناراوە. هەر بۆیە قەدەغەی هاتوچۆی سەپاند بەسەر خێوەتگەکەماندا. ئەمجارە ماوەی قەدەغەی هاتوچۆ زۆر درێژەی کێشا، 3 هەفتە زیاتر بەردەوام بوو. مانگیشی تێپەڕاند و بارودۆخمان لە خێوەتگەکە زۆر ناڕەحەت و خراپتر بوو. خێوەتگەکەمان بۆ ماوەی زیاتر لە مانگێک لە سایی ستەمی قەدەغەی هاتوچۆدا ژیانی بەڕێ کرد. ژیان لە دووری دەیان مەتر لە شارەوە زۆر ئاسایی بوو. لە بڵندگۆی مزگەوتەکانی غەزەوە دەنگی بانگی نیوەڕۆ بەرز بووەوە. مزگەوتی عەباس دەکەوتە شەقامی سەرەکی شارەکە لەسەر شەقامی عومەر موختار. چەندین پیا و گەنج بۆ ئەنجامدانی نوێژ بەرەو مزگەوت دەکەوتنە ڕێ. پاش نوێژ گەنجێک کە تەمەنی 20 ساڵان بوو بە متمانەیەکی زۆرەوە بەرامبەر نوێژ خوێنان ڕاوەستا و سوپاس و ستایشتی خوای گەورەی کرد و درود و سڵاوی بۆ سەر پێغەمبەرەکەی نارد. پاشان قسەی بۆ خەڵکەکە کرد و هێز و شەهامەتیانی بەرامبەر برایانیان لە خێوەتگەی کەناراوا جوڵاند کە مانگێکە قەدەغەی هاتوچۆی بەسەردا سەپێنراوە. مەلای مزگەوتەکە پرسیاری لێ کرد باشە کوڕم دەتوانین چیان بۆ بکەین؟ گەنجەکە وەڵامی دایەوە لانی کەم خۆپیشاندانێکی پشتیوانیان بۆ ئەنجام بدەین. نوێژ خوێنانی نێو مزگەوت بەدەم وتنی ئەڵڵاهو ئەکبەر و وتنەوەی دروشمەوە لە مزگەوت هاتنە دەرەوە. هەندێکیان ئەو گەنجیان خست بووە سەرشانیان و بە دەنگی بەرز ئەم دروشمەیان بە گیان بە خوێن فیداتین ئەی فەلەستین، هەمووان فەلەستینین بەڕاگوێزرا و هاونیشتیمانیانەوە دەوتەوە. خەڵکەکەش وردە وردە دەچوونە نێو خۆپیشاندانەکەوە و شەقامەکانی شار نزیک بوو لە خێوەتگەکەوە و ئۆتۆمبیلی سەربازانی داگیرکەر لە دوورەوە چاودێری ڕەوشەکەیان دەکرد بۆ ئەگەری هەر ڕووداوێکی لە ناکاو بەبێ دەستوەردان. خۆپیشاندانەکە کۆتایی هات. هەمووان هەستیان دەکرد کارێکیان ئەنجام داوە ویژدانیان ئاسوودە دەکات. دەمەوبەیانی ڕۆژی دواتر دەنگی بڵندگۆ بەرز بووەوە کە قەدەغەی هاتوچۆ لەسەر خێوەتگەکە هەڵگیراوە و ژیان دەگەڕێتەوە باری ئاسایی خۆی. بەیانی لە ڕیزی قوتابخانەدا ڕاوەستا بووین. پاش هەندێک مەشقی وەرزشی بەیانیان و وتەی بەیانیان کە یەکێک لە قوتابیەکان لەسەر پلەیەکی بەردین لە بەرامبەر قوتابیەکان پێشکەشی دەکرد، ڕیز بەرەو پۆلەکان بە دوای یەکدا بەرەو کۆشکی شیر دەڕۆشتن کە پێک هاتبوو لە گۆڕەپانێکی داخرا و 3 لای بە دیوار گیرا بوو. سەرەکەشی بە پلێتی چینکۆ داپۆشرا بوو. لەسەرەوەشی سەکۆیەکی چیمەنتۆ هەبوو، چەند مێزێکیان لێدانرا بوو. لە پشتیانەوە 4 پیاو ڕاوەستا بوون، جلی شینیان لەبەردا بوو، کڵاوی سپیشیان لەسەردا بوو. بەڕیز دەچووینە کۆشکەکە. مامۆستاکانمان سەرپەرشتی ئەمەیان دەکرد. ئەو پیاوانە دەستیان دەکرد بە دابەشکردنی شیر لە پەرداخی ئیستیلدا بەسەرماندا و هەر یەکەشمان دەنگێک زەیتی ماسیان پێدەداین. داوایان لێ دەکردین قوتی بدەین و پاشان شیرە گەرمەکە بخۆینەوە. شیرەکەمان دەخواردەوە و پەرداخەکەمان دەخستە نێو تشتێکی پڕ لە ئاوی گەرمەوە. لە ڕیزەکە دەچووینە دەرەوە و ڕوومان دەکردەوە پۆلەکەمان. هەموو قوتابخانەکە واتە تێکڕای قوتابیەکان لە هەموو قوتابخانەکانی ئاژانس هەموو ڕۆژێک شیر و زەیتی ماسییان پێدەدرا. ئێمە کوێرانە ڕقمان لە زەیتی ماسی بوو. مامۆستاکان چاودێریان دەکردین تا ئەو دەنکە بچووکانەی زەیتی ماسیەکە فڕێ نەدەین و ناچاریان دەکردین بیخۆین و پەلەیان لێ دەکردین زوو شیرەکە بخۆینەوە و بڕۆینەوە بۆ پۆلەکانمان. زەیتی ماسی زۆر بەسوودە، بەڵام شیری گەرم چاکتر و باشترە، چونکە لەو کاتەدا دەستە بچووکەکانمان لەسەر مادا دەتەزین و پەرداخی شیرەکە گەرمیەکی پێدەداین. هەستت دەکرد دەستەکانت بوونەتەوە بە بەشێک لە جەستەت کە پێشتر وەک ئەوە وابوون بەشێک نەبن لێی. ڕۆژێک لە ڕۆژە هەرە ساردەکان کەش و هەوا سارد و ڕەشەبا بوو. زۆر بەمان بەهۆی بارانەوە لە ڕێگەی هاتن بۆ قوتابخانە تەڕ ببووین. پاش ئەوەی شیرمان خواردەوە و چووینەوە پۆل و لە شوێنی خۆمان دانیشتین و هەڵدەلەرزین، مامۆستا مەلا هاتە ژوورەوە. وەک ئەوەی هەستی کردبێت بارودۆخمان هی ئەوە نییەوانەمان پێ بڵێتەوە یان بخوێنینەوە یان لی تێ بگەین، ویستی دڵمان خۆش بکات و بمان خاتە پێکەنین. وتی کوڕینا
بیهێنە خەیاڵی خۆتان ئێستا لە ئاسمانەوە برنج و گۆشت دەبارێت. غڵبەغڵب لە پۆلەکەدا دروست بوو، سەرما و تەڕبوونمان لەیاد کرد و گوێمان گرتبوو بۆ باسی برنج و گۆشت. لە خۆمانەوە قسەمان دەکرد و گوێمان بەوە نەدەدا لە پۆل داین. من تەنیا گۆشت دەخۆم، من حەزم لە برنجە، من بۆ چەند خولەکێک مامۆستا وازی لێهێناین تا لە خەونی برنج و گۆشت دابین. پاشان هاواری کرد بە سەرماندا، بێدەنگ بن هەمووتان، خوا بکات کولە ببارێت و هەمووتان بخوات. دەی کتێبی خوێندنەوە دەربهێنن، وانەی بیستەم بکەنەوە. ئەحمەد تۆ بخوێنە. کتێبەکەم کردەوە کە تەڕ بوو، دەستم کرد بە خوێندنەوە و لە سەرماندا هەڵدەلەرزیم. مامۆستا بە هێواشی دەیوت لا حول ولا قوة إلا بالله، إنا لله وإنا إليه الراجعون. پێویستە فێر ببن تا ببنە ئادەمیزاد،